بازۆ دەکات یەکێتی نیشتمانی کوردستان کۆنفرانسێک یاخود لە هەوڵی ڕێخستنی کۆنفرانسێکدا بۆ ناوچە جێناکۆکەکان و چارەسەرکردنی و کێشە و گیر و گرفتانێکە هەیە. تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە شێرزاد سەمەد چاودێری سیاسی میوان دەبێت. کاک شێرزاد سپاس بۆ ئامادەبوونت، بەخێر هاتی. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم گرنگی ئەم کۆنفرانسە بەهای ئەم کۆنفرانسا کە کاری لەسەر دەکرێت ببەسترێت بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکەکان و بە تایبەتریش کەرکووک خۆی لە چیدا دەبینێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە بەیتان باش. سڵاو لە هەموو لایەک. دیارە کەرکووک جونگەیەکی گرنگە لە باشووری کوردستان و بەهۆی ئەوەی کەوا چاوی دەرەشی لەسەرا و بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک هۆکار کەرکووک بووە بە جێگەیەک بۆ ململانێ و ناکۆشی تەنانەت نەک تەنها لە نێوان پێکاتەکانە، تەنانەت لە نێوان خودی کوردیشدا خۆی چەند ڕاوبۆسوونێکی جیاوازی لەسەرا. ینی بۆیە پێویستەکە ئەمانە هەمووی لە کۆنفرانسێکدا یان لە کۆمەڵێک میتینگ و ئەوانە دیبیت و ئەوانە ببەسترێت لەسەر ئەم مەسەلەیە بۆی بە ڕوونی و بەڕاشکاوی قسە لەسەرەوە بکرێت کەرکووک چی پێویستە و کەرکووک کێشەکانی چییە و کەرکووک چۆن نەتوانرێ بە شێوەیەک وا بکرێت کە کار لەسەری بکرێت تا ئایندەیەکی ڕوونتر بۆ هەم بۆ داهاتووی ئەم ناوچەیە و هەم بۆ بەڕێوەبردننی ئەم ناوچەیە هەبێت. بۆیە ئەمە پێویستە کات بە وردی قسەی لەسەر بکرێت، بە وردی تەنانەت لەگەڵ لایەنەکانی پێکاتەی عەرەبی و تورکمانی ئەوانش کە وجودیان هەیە لە شارەکەدا، تەنانەت لەگەڵ ئەوانیشا بتوانن قسە لەسەر ئەو دۆخەی کەرکووک بکرێ و کەرکووک چێ لە ڕووی مێژووییەوە، چ لە ڕووی جوگرافیەوە، چ لە ڕووی ئیداری و بەڕێوەبردنەوە چۆن بێ و چۆن نەبێ. ئەما وەکو کەرکووک و سەرجەم ئەو ناوچە جێناکۆکانە کە درێژایی مەودای ناوچە جێناکۆکان لە سنووری سووریا و بیگرێت تا دەگاتە خواروی دیالە زیاتر لە 1000 کیلۆمەترە. ئەنی دەتوانین بڵێن لە 150 خاچی باشووری کوردستان حسابەکرێت. ئەمە پێویستە نەک تەنها لە کۆنفرانسێکە بە بەردەوامی گرنگی لە بدرێت و بە بەردەوامی ئاراستە و سیاسەتەکانی ئەم ناوچەیە دیاری بێت. خەڵکی ئەم ناوچەیە چییە؟ دەبێت گوێ لە هەموو پێکاتەکان بگیرێ، یەکەم دوایی گوێ لە هەموو چین و توێزەکان بگیرێ و بە کۆمەڵێک ڕاستپاردەی باشەوە بکرێت بە ئەجندایەکی باش بۆ کارکردن بکرێت بە نەخش ڕێگای بۆ کارکردن لەسەر ئەم دۆخی ئێستای کەرکووک. بەڵێ کاک سەمەد، دیارە ئەم کۆنفرانسەوە بڕیارە کار لەسەر هەموو لایەنەکانی کەرکووک یاخود جونگەکانی هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە، هەم لە ڕووی پێکاتەکانەوە کاری لەسەر بکرێت. لەم کۆنفرانسەدا دەست بۆ بردن بۆ تەواوی ئەم بابەتانەی با بڵێن ناوچە جێناکۆکەکان تا چەندە ئومێد بەخشە بۆ ئەوەی هەنگاوی نوێ هەبێت بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان و ئەم کۆنفرانسە دەرفەتێک بێت بۆ ئەو بابەتە؟ هەموو دراسە و توێژینەوەیە کە هەموو ئامارێک هەموو لێکۆڵینەوەیەک بە حتمەن ئەنی بەرچاوڕوونیەکی باشەدات هەم بە لایەنەکانی بەرامبەر و هەم بە خۆمان بە خودی خۆمان و بۆ تێگەیشتنی ورتر لە مەسەلانە وەکو باسمان کرد دەبێ سەرجەم چین و توێژەکانی ئەم شارە گفتوگویان لەگەڵ بکرێ، گوێ لە ڕاستپاردەکانیان بگیرێت. ئەمە ئەتوانین بڵێن ئەتوانین بیکەین بکرێت بە مەنهەجێکی کارکردن لەسەر داهاتووی ئەم ناوچانە. بۆیە ینی لێرە و لەوێ قسە لەسەرەوە کرێ فڵان حیزب ڕەئی وایە لەسەر کەرکووک یا فڵان مەوزوع بەو شێوەیە ماوەتەوە. زۆر جار ینی کاریگەری قەزەی جێبەجێ نەکردنی مادەی 140 لە گرنگیەکان زۆر جار قسە لەسەرەوە کرێ و مادەی 140 ئەمە کۆتایی هاتووە. ینی ئەمە دەبێت ڕوون بکرێتەوە بە ڕوونی قسەی تیا بکرێت، بە ڕوونی بەرنامەی بۆ دابدرێ بۆ جێبەجێکردنی، چکە ئەم ناوچانە لە سەرەتایی دروستبوونی ئەم حکوومەتی نوێی عێراقەوە یا با بڵێن لە دوای پرۆسەی ئازادیەوە بە ڕوونتر تەنها لە مادەیەکە کێشەکانی ماوەتەوە بە هەڵواسراوی، چونکە بەهۆی ئەو کاریگەریانێک کە کاریگەری تعریب و گۆڕینی دیموگرافیا کێشەکان بە شێوەیەک بوو، ئەنی ڕەنگە نەدەکرا بە کتوپڕی شتێکی لەسەر بکرێ.
بۆیە ماوەتەوە بۆ ئێستا پێویستە ینی بەڕوونی ئێمە تەنانەت حزبی کوردی هەیە بانگەشەی ئەوەکایە کار لەسەرەوەکە ئەڵێ ئەو مادەی 140 بەو کۆتایی هاتووە نەک تەنها لایەنەکانی ترکە ئێمە ڕۆژانە ڕوبڕووی وەڵامدانەوەی ئەو جۆرە دەنگۆیانە ئەبینەوە ئەو جۆرە لێکدانەوانە ئەبینەوە بۆیە ئەمە لە سەردەمی پێش 2014 ئەوانە زیاتر زۆر زار کۆنگرە و کۆنفرانس و ئەوانە ئەکرا لە کەرکووک ینی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە چ لە ڕێگەی حیزبەکانەوە ئەوە ئەکرا کە گفتوگویەکی ڕاستەوخۆ هەبوو لە نێوان پێکاتەکانە بەڵام بەداخەوە بەهۆی سیاستێکی چەوتەوە کە بڕیاری ڕیفراندۆمی لە کاتێکی نەگونجاوەدا ئەوەی بەسەر کەرکووک وەم ناوچانەدا هات ئێستا دەرفەت کەمتر بووە بۆ گفتوگویانە بۆیە لە کات و ساتێکی وەکو ئێستادا پێم وایە چێتی نیشتمانی کوردستان بە هەنگاوێکی بوێرانەی ناوەلەوەی کە بتوانێت کۆنفرانسێک لە ناوچە جێناکەکان بەو فراوانیە هیوادارم بە فراوانی و بەوردی بە قوڵی بچێتە ناو هەموو مەسەلە و کەیسەکانەوە و وەڵامیشی پێبێ بۆ هەم بۆ ناوخۆی خۆمان و هەم بۆ خەڵکی ئەم ناوچەیەوە هەم بۆ لایەنەکانی بەرامبەر بۆیە ئومێ دەکرێت کۆنفرانسێکی لەو جۆرە کارێکی زۆر باشە کاک شێرزاد هەوڵەکان بۆ بەستنی کۆنفرانسێکی لەم شێوەیە لە کاتێکدا کە کەرکووک و بەشێکی زۆر لە ناوچە جێناکۆکەکان هەم لەلایەن حکوومەتی هەرێمەوە و هەم لەلایەن بەغدادیشەوە با بڵێن خزمەتی زیاتر نەکراوە ئەم کۆنفرانسە تا چەندە دەرگا دەکاتەوە بۆ خزمەتکردنی زیاتری ناوچە جێناکۆکەکان ئەو کۆنفرانسە دەبێت بەوردی وەکوتمان قسەی لەسەر بکرێەوە ئەنجامەکانی بکرێت بە چەند ڕاستپاردەیەک کە هەموو لایەک ئیلزام بک بۆی کەوا پابند بن بەوەی کە هەوڵی خۆیان بخەنەگەڕ بۆ جێبەجێکردنی و یەکێتی نیشتمانی کوردستانش کە بەم کارە هەڵەسێ زیاتر مەسئولیەتی جێبەجێکردن و مەسئولیەتی وەڵامی ئەو کۆنفرانسەی پێبێت و کاری لەسەر بکار چەندە تا ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان لەو بوارەدا کەم تەرخەمی نەکردووە بە بەردەوام کاری لەسەرەوە کردووە کە معاناتی ئەم ناوچەیە ئەم ناوچانە کەم بکرێتەوە کاریش لەسەر بەرەنگاربوونەوەی ئەو سیاستە خراپانە کردووە کە چ لەلایەن حیزبی کوردیەوە بەرامبەر بە کەرکووک پەیڕەوکراوە چ لەلایەن نارەکانەوە چ لەلایەن بەشێک لە پێکاتەکانی ترەوە کە ئەم دەرفەتیان قۆستۆتەوە بۆ ئەوەی کەوا دەسەڵات بن لەم شارەیە بۆیە من پێم وایە کۆنفرانسێکی لەو جۆرە ینی ئەنجامێکی باشیە بەیانی چرایەکە لە تاریچیەکی ئێستادا بۆ دۆخی ئێستای کەرکووک و ئەم ناوچانە نەخشە ڕێگایەکی باشە بێ بۆ کارکردنەوە من پێم وایە دەتوانێت هەم لە ڕابردووشە کار لەسەرەوە کراوە هەم زیاتر هەموو لایەنەکان و ئیلزامەکە بۆی کەوا کار لەسەر کەمکردنەوەی معاناتی ئەم ناوچانە بکەن کار لەسەر جێبەجێکردنی مادەی 140 ئێمە بۆ نمونە کێشەی زەوی وزار و هێرشکردنە سەر گوندەکانی باشووری کەرکووک و ڕۆژا و ڕۆژهەڵاتی کەرکووک زۆرجار ڕووەدا ئەمە پێویستەکە وەڵامێکی دیاریکراوی هەبێ بۆ هەموو لایەنەکان کە چۆن بتوانین کار لەسەرەوە بکرێت یان تەفعیلکردنەوەی مادەی 140 و نووسینگەی مادەی 140 لەم کاتەیە چۆن کاری لەسەر بکرێ ئێمە مادەی 140 ڕاستە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک دانرا بەهۆی کار و کردەوەکانی باسەوە بەڵام پێم وایە لەم 4-5 ساڵەدا ئەمەی کراوە لەسەر ئێرە کەمتر نەبوو لەوەی باس دەبێت ئێمە ئێستا کار لەسەرەوە بکرێت کە هەموو ئەو لادان و هەموو ئەو مافانەی کەوا لە کورد زەوت کراوە لەم چەند ساڵەیدا ڕابردوودا کاری لەسەر بکرێ بۆ گەڕانەوەی ئەوە خۆشتان نەزانن لە مەسلەی ئاوەدانکردنەوە لە مەسلەی گرنگی پێدان تەنانەت خوێندنی کوردی تا بەشێکی زۆر لەم ناوچانە بەهۆی ئەو سیاسەتە خراپانەوە لە پاشەکشەیە بووە هەموو ئەمانە ئەبێ ڕاست بکرێتەوە هەموو ئەمانە ئەبێ کاری لەسەر بکرێن بە ڕاستپەردەیەکی جوان هەموو لایەک ئیلزام بک بۆی کەوا جێبەجێ بکرا بەشێکیشیان پێویست بووە کە سەختی زەمەنیشی بۆ دابنرێت بەڵێ کاک شێرزاد دەمەوێت وەکو کۆتا پرسیار ئەوە بپرسم ڕەنگە بەستنی ئەم کۆنفرانسە یاخود کارکردن لەسەر ئەم کۆنفرانسە باڵانسی هێز بگۆڕ یاخود بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن ڕۆڵی کورد پێگەی کورد لەناو ناوچە جێناکۆکەکان زیاتر بەهێز بکە وەکو چاودێرێکی سیاسی لەمڕۆ کارکردنەکان بۆ دووبارە بەهێزکردنەوەی پێگەی کورد لە ناوچە جێناکۆکەکان و کەرکووک لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە پێویستە چۆن بێت
خۆی هەنگاونان بۆ بەستنی ئەم کۆنفرانسە یان بڕیاردان لە بەستنی ئەم کۆنفرانسە پێم وایە ئەمە وەڵامێکی باشە بۆ هەموو ئەو کەسانەی ئەو لایەنانەی کەوا کار لەسەرەوەکەن ئەم ناوسانە بە شێوەیەک لە شێوەکان پاوەند بکەن بۆ خۆیان و وای نیشەوان پیشان بدەن کە ئیتر ئەمە چکە خۆتانە بینن لە سیاسەتی لایەنی عەرەبی لە لایەنی تورکمانی چۆن کار لەسەر کردکە ینی دەرگای ئومێدیان وا پیشانەدەن دەرگای ئومێدیان لەسەر کووردا خستووە کە ئیتر کۆتە تا هەتایە کەرکووک عێراقی و تا هەتایە کەرکووکە بێ بە ئەوە بەڵام بڕیاردان لە کۆنفرانسیێکی وە خۆی هەنگاوێکی بوێرانەیە بۆ ئاراستەی ئەو وەڵامێکشە بۆ هەموو ئەوانەی کەوا کار لەسەرەوەکەن کە ئومێد لە خەڵکی ئەم ناوسەیە ببڕن و ئەمە ئومێدێکی باشە بەخشێتەوە ئەمە نیشانەیەکی گەورەیە وەڵامێکی گەورەیە بۆ هەموو ئەو کەسانەی کەوا پێیان وایە کەرکووک کوردستانی نیە یا کەرکووک کورد ناتوانێت لەم شارەدا هەنگاو بنێ هەنگاونان بۆ ئاراستەی کۆنفرانس و بۆی کەوا نەخشە ڕێگایەکی هەبێت چۆن بتوانێت ئەم ناوسانە بپارێزەوە ئەم ناوسانە دەستکەوتی زیاتری بێ بۆ کوردستان ئەمە هەنگاوێکی باشە بێت و پیرۆزبایی لە بڕیاردانی ئەم کۆنفرانسەکەی لێرەشەوە پیرۆزبایی لەوە ئەکەین کە هیواداری سەرکەوتوو بێت و بتوانێت بە ئاراستەیەکی باش کار لەسەر کەمکردنەوەی معاناتی خەڵکی ئەم ناوچەیە بکات کە ماوەیەکی زۆرە بەهۆی ئەو بەرکەوتانەوە بەهۆی ئەو کێشانەوە خەڵکی ئەم ناوچەیە بێ ئومێدێکی زۆریان پێوە دیار بووە ئومێد بەخشە ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ شێرزاد سەمەد چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە کەرکووک لەسەر ئەم بابەتە میوانمان بوو.